خوایە ڕوومان لە تۆ بێ و گرانی تۆمان بەسەرانەیە. خۆشەویستان ئێمە لە کاتی نەوەتەکانە کاتێککە حەساری عێراقمان لەسەر بوو، حەساری نێودەوڵەتیمان لەسەر بوو، حەساری یەکێتی و پارتیمان لەسەر بوو، گومرجی ناوخۆمان لەسەر بوو، خەڵک بەچی پشتیشکا بەوەی سن و کولە هەبوو. خۆگەنم زۆر دەهات، کەس نەتینانی نەبوو، بەڵام چونکە سنەکە دەیخوارد نانەکە نەبوو. بەتایبەت منتیقەی سلێمانی دەڵم کە من لێوە شارەزام. ئێمە ئەگە خوا دەکا لە وڵاتەدا گرانی خوایمان لەسەر نابێ، مە ڕوومان لە خوا بە کەس باسی خوا ناکە، بڵێ یا ئەڵڵا تۆ بارانی ڕەحمەت لە وەختی خوا بنێری لە سن و کولە و ئافاتەکانی زەوی بمان پارێزی حەشەراتمان بۆنەیە. وەڵڵی ئەم کوردستانە خۆشەویستان ئەوەندە دەوڵەمەندە گەرمی چەندین وڵاتیش دابین دەکا بە ئیزنی خوا، بەخوا برنجی چەندین وڵات دابین دەکات، تەماتە و خیاری چەندین وڵات دابین دەکات. ئێمە وڵاتێکین، خەڵکێکی کەم، خاچێکی بەپیت بەرهەمێکی زۆر. ئەوە یەکەم شەدای مەباڕوومان لەخوا بێ. ئینشاءڵڵا زۆر لە دوای نوێژەکانتانەوە، لە شەو نوێژەکانتانەوە، لە کاتی دوای جومعەکانتانەوە بپارڕێنەوە خوای لە گرانی خوای بمان پارێزی، خوای ئافاتی ئاسمانی و زەویمان بۆ نەنێری. بەخوا محتاجی دەستی خەڵک نابین.